ئێمە لە سەرەتاوە تا ئێستا داوای خزمەتگوزاریمان کردووە وەک ئەو لای هەمووان ڕوونە و دژی هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری نین لە بەرژەوەندی گشتیا بێ چیتان بۆ بکرێت ڕووناچی ئێستا حکومەت گرێبەستێکی هێناوە گرێبەستێکی تاکلایەنەیە خۆی خەیاڵەکانی داڕشتووە بە ئێماڵێن وەرن واژۆیکەن لەسەری ئەمە لە زەرری ساحب مۆلیدەیە ساحب مۆلیدە ئێمە کە خاوەنی مۆلیدەکانین هەموو سەرمایە و دەسمایەکمان بووە بە ئەو مۆلیدەی کە ئێستا ئیشەکە لوە تۆ هاتووی بە یەکجار بە منێک بژێنی تۆ کاکە هەروادانێ منیش بازاڕێکمەوە گۆ بازاڕانەی کە ئاگری تێدە چێ و قەرەبوویەکەی تۆ چ قەرەبوویەک دەدەی بە منیش کاسپیم کردو بۆ خەڵکەوەش خەڵکەش کاسپی کردو دوکانەکە ئێسوودێ یعنی تۆ ناکرێ بۆ ئەو قەرەبوو هەبێ بۆ من نەبێ بۆ یعنی هەندێک شتی کردو چیتان بکات یعنی قەرەبوویەوەی وەرە بزانین چی بکەین لە مۆلیدەکانەوە ئێستا لێوەرە کارەباکە بووە بە 24 کاتژمێری مۆلیدەکە بکوژێنەوە 6 مانگ لای مەبە دوای 6 مانگەگە تازە نەبووم گرێبەستە سێ معنی من ئەکا بە دیار حرز بە دیار پرۆژەکەی خۆیەوە کە دڵنیا لەوە نییە لەوەی سەر ئەگرێ یا سەر ناگرێ پارەتان باتێ دەڵێ بە پێی ئەم پێر بڵێن بۆ نمونە ملیۆنێک تا ملیۆن و نیوەکەدا بەڵام هیچ مۆلیدێک لە ملیۆنێک کەمتر نادا مشەخیلەکانی بە حرەسەکانی کە لەوێ یعنی تۆ ملیۆنێکە دەی بە من ئەبێ بیەمەوە بە حرەسەکەم کە لەوێ حسابی ئەوەی کە من ئیشەکەم چی بکەم یعنی ئێمە کەوتونەتە بینی دوو بەرداشەوە نازانین ئەگەر لایە بین یعنی بەلابردنی بەس لە سلێمانیا نزیکی 8,000 کەس بەس لە سلێمانیا 8,000 کەس بێ ئیشە بێ لە مشەغیلە لە پارە کۆکەرەوەی لە پاسەوانە لە کارەباچیە یعنی تۆ حکومەت لەم کاتەیە بانگەشەی ڕەخساندنی هەلی کار و لابردنی بێکاریەکە ئێستا لەم کاتەیە بە هەموو کوردستان بە پێی خەمڵاندنەکانە بێ 30,000 کەس بێ ئیش ببێ